سڵاتان لەبێت و ئەم کاتتان باش بینەرانی خۆشەویستی تەلەڤیزیۆنی کۆمەڵە بە یارمەتی هاوڕێیانی هاوکارم لەگەڵتانم بۆ پێشکەشکردنی گەشتی هەواڵەکانی سەر لە بەیانی ڕۆژی سێشەممە سەرەتا سەردێڕی گرنگترین هەواڵەکان. ناڕزایەتی خانشینکراوانی مۆخابرات لە کوردستان و ئێران، دەست بە سەرکرانی دوو هاوڵاتی لە کرماشان و لێڕەستان، ئازادی کاتی هاوڵاتیەکی خەڵکی شاری مەریوان بە دانانی بارمتە، گیانلەدەستانی شارۆمەندێکی خەڵکی تاران لە گرتوخانەکانی ئێدارەی ئاگاهی، کۆبوونەوەی ناڕزایەتی خانشینکراوانی تامین اجتماعی لە چەند شاری ئێران و کۆبوونەوەی ناڕزایەتی کرێکارانی شرکەتی نەوتی فەلات قاڕا لە دوورگەی لاوان. ناڕزایەتی خانشینکراوانی مخابرات لە کوردستان و ئێران. ڕۆژی دووشەممە هەفتی ڕەزبەر خانشینکراوانی مخابرات لە شارەکانی کرماشان، بیجار، سنە، مەریوان، تاران، تەورێز و چەند شاری دیکە دژ بە خراپی دۆخی ژیانیان کۆبوونەوە. بەشداربوانی کۆبوونەوەکان بە وتنەوەی دروشم و هەڵگرتنی پلاکارد دژ بە پێنەدانی هاغدەستە دواخراوەکانیان ناڕزایەتیان دەربڕی و خۆزیاری دابینکردنی بیمەی دەرمانی کارامە، بەرزکردنەوەی ئاستی هاغدەست بە پێی ڕێژەی هەڵاوسان، کۆتایی هاتنی گەندەڵی بەرپرسانی سندوقی خانشینکراوانی مخابرات، جیاکاری لەلایەن بۆنیادی تەعاونی سوپای پاسداران و هەروەها بایەخدانی ڕژیمی کۆماری ئیسلامی بە دۆخی ژیانی خانشینکراوان بوون. دەست بە سەرکردنی دوو هاوڵاتی لە کرماشان و لۆڕستان. لە ڕۆژانی ڕابردوودا دوو هاوڵاتی بناوەکانی سارۆ یار ئەحمەدی و ڕەزا کوشکی نەژاد بە هێرشی هێزەکانی ئێدارەی ئیسلاحاتی ڕژیم بۆ سەر ماڵەکانیان دەست بەسەر و ڕەوانەیە گرتوخانەکانیەوە ناوەندەکران. بەپێی راپۆرتی ڕێکخراوەکانی مافی مرۆڤ، سارۆ یار ئەحمەدی پزیشکی دزان و خەڵکی کرماشان ڕێکەوتی 26 خەرمانانی ئەمساڵ لەلایەن هێزەمنیەکانیەوە شارەوە دەست بەسەر و هێشتا سەبارەت بە دۆخی تەندروستی و شوێنی ڕاگررتنی زانیاریەک لەبەردەستانیە. هەروەها هاوڵاتیەکی دیکەی خەڵکی پارێزگای لۆڕستان بە ناوی ڕەزا کوشکی نژاد لە دەست بە سەرکراوانی شۆڕشی ژن ژیان ئازادی ڕێکەوتی 6 ڕەزبەر بە هێرشی هێزەمنیەکانی ڕژیم بۆ سەر ماڵەکەی دەست بەسەر و ڕەوانەیە گرتوخانەکانی ئیسلاحات کرا. شانی باسە ئەو دوو هاوڵاتیە تا کاتی داڕشتنی ئەم هەواڵە لە مافی پەیوەندیگرتن لەگەڵ بنەماڵەکانیان و هەروەها دەست ڕاگەیشتن بە پارێزەر بێبەشکراون و گیانیان لە مەترسیدایە. ئازادی کاتی هاوڵاتیەکی خەڵکی شاری مەریوان بە دانانی بارمتە. ڕۆژی شەممە 6 ڕەزبەر مەحەممەد پەروازە هاوڵاتی دەست بە سەرکراوی خەڵکی شاری مەریوان پاش 68 ڕۆژ دەست بە سەرکران لەلایەن ناوەندەمنیەکانی ئەو شارەوە بە دانانی بارمتەی 500 ملیۆنی بە شێوازێکی کاتی ئازاد کرا. ناوبراو ڕێکەوتی یەکی گەلاوێژی 1404 هەساوی بە هێرشی هێزەکانی ئێدارەی ئیسلاحاتی شاری مەریوان بۆ سەر ماڵەکەی لە گوندی نێ سەر بە شاری مەریوان دەست بەسەر و ڕەوانەی گرتوخانەکانی ئیسلاحاتی مەریوان کرا. ئەو هاوڵاتیە پێشووتر بەهۆی چالاکیەکانی لەلایەن هێزەکانی ڕژیم و دەستگای قەزای ڕژیمەوە گوشارخرا بووە سەری و هەڕەشەی لێکرا بوو. شانی باسە سەرەڕای بەدوەداچوونی بنەماڵەکەی لەسەر دۆخی تەندروستی و شوێنی ڕاگررتنی تا کاتی ئازادکرانی پاش لێپرسینەوە و ئەشکەنجەی لەلایەن ئەو هێزانەوە زانیاریەک سەبارەت بە ئەو هاوڵاتیە لە بەردەستان نەبوو، تەنانەت لە مافی دەستڕاگەیشتن بە پارێزەریش بێبەشکرا بوو. گیانەدەستانی شارۆمەندێکی خەڵکی تاران لە گرتوخانەکانی ئێدارەی ئاگاهی. لە ڕۆژانی ڕابردوودا هاوڵاتیەکی خەڵکی شاری تاران بە ناوی فەرهاد مقەدەم لە ژێر ئەشکەنجەی هێزەکانی ڕۆژیم لە گرتوخانەی ئاگاهی شاپووری تاران گیانی لەدەستا. بەپێی دوایین راپۆرتەکان ئەو هاوڵاتیە تەمەن 28 ساڵ و خەڵکی ناوچەی ساڵحیەی شاری تاران پاش دەست بە سەرکرانی لەلایەن هێزەکانی ئێدارەی ئاگاهی ڕژیم لە گرتوخانەی بەدناوی ئاگاهی بە ناوی شاپوور ئەشکەنجە و ئازارێکی زۆری بینیوە و پاشان ڕەوانەی زیندانی تاران کراوە. دواتر لە زیندانی تارانیش لەلایەن بەرپرسانیەوە زیندانەوە دیستان بە سەختی ئەشکەنجە دراوە و لە ئەنجامدا کەوتووەتە کۆما و پاش چەند ڕۆژ گیانی لەدەستاوە.
شانی باسە گرتوخانەی شاپووری تەران یەکێک لە بەدناوترین گرتوخانەکانی ڕژیم لە تەرانە و تاکو ئێستا بەدەیان بەندکراو لە ئەو شوێنە گیانیان لەدەستەوە یان تووشی نەخۆشی دەرونی بوون. کۆبوونەوەی کرێکارانی شرکەتی گیلڕاد لە ڕەشت. ڕۆژی دووشەممە هەفتی ڕەزبەری 1404 کۆمەڵێک لە کرێکارانی شرکەتی گیلڕادی ڕەشت بەهۆی نەبوونی ئەمنیەتی پیشەیی کۆبوونەوە و ناڕزایەتیان دەربڕی. ناڕازیان لە کۆبوونەوەکەدا ئاماژە بۆ دەکەن کە بەهۆی پێنەدانی حەقدەستەکانیان دۆخی ژیانیان لە خراپیدایە و تەنانەت هاوکات لەگەڵ دەستپێکردنی ساڵی نوێ خوێندن توانایی دابینکردنی پێداویستەکانی خوێندنیان بۆ منداڵەکانیان نییە. لە بەردەوامی کۆبوونەوەکەدا ناڕازیان خوازیاری پێدانی حەقدەست و مەزایەت دۆخراوەکانیان، دابینکردنی بیمەی دەرمانی کارامە، ئیمنی شوێنی کار، ئەمنیەتی پیشەیی و ئیمکاناتی ڕەفاهی، بایەخدانی بەرپرسان بە ژیان و معیشەتی کرێکاران و هەروەها وەدی هاتنی بەڵێنەکانی بەرپرسان بوون. کۆبوونەوەی ناڕزایەتی خانشینکراوانی تەمین اجتیماعی لە چەند شاریێران. ڕۆژی دووشەممە هەفتی ڕەزبەر خانشینکراوانی تەمین اجتیماعی لە شارەکانی شوش، کەرخە، هەفتەپە و ئەهواز دژ بە خراپی دۆخی ژیانیان کۆبوونەوە. خانشینکراوانی ناڕازی بە وتنەوەی دروشم و هەڵگرتنی پلاکارد، خوازیاری بەرزکردنەوەی ئاستی حەقدەست بە پێی ڕێژەی هەڵاوسان، دابینکردنی بیمەی دەرمانی کارامە، پێدانی حەقدەست و مەزایەت دۆخراوەکان، کۆتایی هاتنی جیاوازی لە حەقدەستەکان، بایەخدانی بەرپرسانی ڕژیم بە ژیان و معیشەتی خانشینکراوان، کۆتایی هاتنی گوشاری ناوەندە ئەمنیەکان بۆ سەر خانشینکراوانی ناڕازی، ئازادی دەستبەجێ خانشینکراوانی بەندکرا و هەروەها وەدی هاتنی بەڵێنەکانی بەرپرسان بوون. مانگرتن و ڕێپێوانی کرێکارانی ملی فولادی ئەهواز. ڕۆژی دووشەممە هەفتی ڕەزبەر لە بەردەوامی ناڕزایەتیەکانی کرێکاران و خانشینکراوانی فولادی ئێران کۆمەڵێکی زۆر لە کرێکارانی ملی سەنعەتی فولاد لە شاری ئەهواز کۆبوونەوە. بەشدەربووانی کۆبوونەوەکە بە وتنەوەی دروشم و بەرپایی ڕێپێوانێک دژ بە جیاکاری لە حەقدەستەکان و هەروەها سیاسەتە گەندەڵەکانی ڕژیمی کۆماری ئیسلامی لە ئاست کرێکاران و خانشینکراوان ناڕزایەتیان دەربڕی و خوازیاری نەمانی جیاکاری لە حەقدەست، بەرزکردنەوەی ئاستی حەقدەست بە پێی ڕێژەی هەڵاوسان، دابینکردنی بیمەی دەرمانی کارامە، ئیمنی شوێنی کار، ئەمنیەتی پیشەیی و ئیمکاناتی ڕەفاهی و هەروەها بایەخدانی ڕژیم بە ژیان و معیشەتی کرێکاران و خانشینکراوان بوون. بەردەوامی ناڕزایەتیەکانی نانەواکان لە پارێزگای ئیسفەهان. ڕۆژی دووشەممە هەفتی ڕەزبەری 1404 نانەواکانی پارێزگای ئیسفەهان دژ بە پێنەدانی پشکی ئارد لە بەردەم موستانداریە و پارێزگایە کۆبوونەوە. نانەوایانی ناڕازی ئاماژە بەوە دەکەن کە لە سەرەتای مانگی پوشپەڕی ئەمساڵ لەلایەن ڕژیمەوە پشکی یارانەی ئاردیان پێنەدراوە و ئێستا لە دۆخێکی زۆر خراپی معیشەتیدا دەژین. لە بەردەوامی کۆبوونەوەکەدا نانەوایانی ناڕازی خوازیاری بایەختانی ڕژیم بە معیشەتی نانەوەکانی ئێران، پێدانی پشکی ئارد و یارانەی ئارد و بەرزکردنەوەی نرخی نان بوون. دووە هەواڵ. کۆبوونەوەی ناڕزایەتی کرێکارانی شرکەتی نەوتی فەلات قاڕا لە دوورگەی خارک. ڕۆژی یەکشەممە شەشی ڕەزبەری 1404 کۆمەڵێک لە کرێکارانی شرکەتی نەوتی فەلات قاڕای ئێران لە دوورگەی خارک دژ بە پێنەدانی حەقدەستەکانیان کۆبوونەوە و ناڕزایەتیان دەربڕی. بەشدەربووانی کۆبوونەوەکە بە وتنەوەی دروشم و هەڵگرتنی پلاکارد، خوازیاری سربەخۆیی سندوقی خانشینکراوانی سەنعەتی فولاد، دابینکردنی بیمەی دەرمانی، ئیمنی شوێنی کار، ئەمنیەتی پیشەوی و ئیمکاناتی ڕەفاهی، بەرزکردنەوەی ئاستی حەقدەست بە پێی ڕێژەی هەڵاوسان، نەمانی جیاکاری لە حەقدەست، وەرگرتنی هێزی کاری نوێ، بەکردەوە دەرهاتنی یاسای 15 ڕۆژکار و 15 ڕۆژ پشودان و هەروەها بایەختانی ڕژیمی کۆماری ئیسلامی بە دۆخی تەندروستی کرێکاران بوون. بینەرانی خۆشەویست، هەواڵەکانتان پێشکەشکرا، هەر شاد و ئاسوودە بن.